زۆر جار لە نێوان مانەوە و مردندا تەنیا موعجیزەیەک هەیە. ئەمە ڕێک بۆ چیرۆکی ژیانی هەوار قادر ڕاستە. کاتێک 38 ساڵ لەمەوبەر موعجیزە ئاسا لە مەرگێکی ڕاستەقینە ڕزگاری دەبێت و وەک برینێکی زیندوی گوندی گۆبتەپە دەمێنێتەوە. ئەم ڕۆژانە یادی کیمیابارانەکەی گۆبتەپەیە. کاتێک لە ساڵی 1970 فڕۆکەکان ژەهریان بەسەر گوندەکەدا باران، هەوار کۆرپەیەکی تەمەن 11 مانگ بوو. لەو کاتەدا دایک و باوک و برایەکی گیانیان لەدەستدا، بەڵام هەوار ڕزگاری دەبێت و 3 ڕۆژ و 3 شەو لە باوەشی تەرمی ساردی دایکیدا دەمێنێتەوە و شیری دایکە شەهیدەکەی دەخوات. بەوتەی هەوار دوای ئەو 3 ڕۆژە مستەشارێکی کورد هەڵی دەگرێتەوە و دەیبات بۆ ماڵی خۆیان لە چەمچەماڵ. دەنگ و باس وا بڵاو دەبێتەوە کە ماڵی مستەشارەکە منداڵێکی کیمیابارانی گۆبتەپەیان هەڵگرتوێتەوە. هەوار دەیگەڕێتەوە کاتێک پووری زانیوێتی من لەوێم چوو بوو بۆ وەرگرتنەوەم، بەڵام جاشەکە ڕازی نەبووە، لە ماڵەکەی دەری کردووە. بەڵام دایک و هاوسەری ئەو پیاوە بە دزی مستەشارەکەەوە منیان داوەتەوە بە پورم. ئێستا هەوار لە شاری کۆیە نیشتەجێیە، ژیانی هاوژینی پێکێناوە و دایکی 5 منداڵە. ئەگەر چی ساڵانێکی زۆر تێپەڕیوە، بەڵام هێشتا نیشانەکانی ژەهرەکە وەک خۆی دەڵێت لەسەر جەستە و دەرونی ماوەتەوە.